وەزبەی سێم ئێمە دەست دەکەین بە دابەشکردن بەسەر هەموو دامەزراوە پەیوەنددارەکان لە هەرێمی کوردستان. هەفتەی ڕابردوو وەزبەیەکی باشمان پێشکەش بە وەزارەتی تەندروستی کرد کە تایبەت بوون بە کەرتی تەندروستی بۆ سەرانسەری هەرێمی کوردستان هەموو پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان. ئەم ڕۆژەوە تایبەتە بەو دامەزراوانەی کە لە هێلی پێشەوەن بۆ ڕوبەڕووبوونەوەی کڕۆنا وەکو هێزەکانی ئاسایشی ناوخۆ وەکو نەخۆشخانەی تالاسیما وەکو تیمەکانی دەواازە سنووریەکان وەرە تیمانەی لە فڕۆکەخانەکان کە ئیش دەکەن ڕۆژانە بەرکەوتنیان هەیە لەگەڵ ئەو خەڵکانە یا لە جموزۆلی بازرگانی دەوراز سنووریەکان کە دێنە هەرێمی کوردستان و هاوکاریەکانی شپێکاتووە لە 250,000 ماسک کە دابش دەکەین 150,000 دەستکێشی تایبەت بە ڤایرۆسەوار و 1300 پارێزەری سەرچا ئۆکلایەکی تایبەتە بە تایبەتی بۆ ئەوانەی کە کاری ڕەشاندن دەکەن لە دامەزراوەکەن وەکو تیمەکانی بەرگری شارستانی کە لە نەخۆشخانەکان و شوێنە گشتیەکان پێویستیان پێ دەبیت. وەروە 15,000 عینەک تایبەت بۆوانەی کە فاحز دەکەن لە دەواازەکان و یا لە بازگەکان کە لە کاتی هاتچۆکردنی هاوڵاتیان. 50,000 ئەوەی داپۆشەری سەر کاویش تایبەتە بۆ ئەو تیمانە. وەروە 50,000 داپۆشەری پێڵاو بە تایبەتی ئەوانەی کە لە شوێنی کەرەنتین و ئەوانە کار دەکەن بۆ ئەوەی بتوانن تیمەکانی خۆمان بپارێزین بۆ لە توشبوون لە هەر حاڵەتێکی گرتنی ڤایرۆسی کڕۆنا لەو شوێنانەی کە کار دەکەن. وەروە لە سەرەتایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کڕۆنا ئێمە نووسینگەکانمان لە پارێزگاکان لە هەوڵی بەردەوامدا بوون بۆ دامینکردنی کەلوپەلی پاک و خاوێنی بۆ شوێنی کەرەنتینەکان دامینکردنی خۆراک وەروە دابینکردنی کەلوپەلی پاک و خاوێنی بۆ کەمپەکان کە ئێمە ئێستا 38 کەمپی ئاوارە و پەنابەران تا ئێستاش لە هەرێمی کوردستان هەیە.